دوای 72 ڕۆژ لە پێنەدانی شایستەی موسەخۆرانی هەرێم، وەزارەتی دارایی کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و دەڵێت پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا باشە و ئەندامێکی تەکنیکی شاندەکەش دەڵێت یەکێک لە گرفتەکانمان کۆنی کۆمپیوتەرەکانی وەزارەتی دارایی عێراق بووە. دەمێ بۆ هەموو لایەکی ڕوونکەمەوە ئێمە ئێستادا پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ بەڕێز وەزیری دارایی عێراق و ستافەکەی هەیە. بە بەردەوامی تیمەکانمان لە پەیوەندی و لەسەر هێڵدان بۆ ماوەی لە هەفتانە چەند جارێک یا لە مانگێکا چەند جارێک تیمەکانمان دەچنە بەغدا. لە ئێستادا توانین بڵین هیچ بیانوێکی وانەماوە بەدەست وەزارەتی دارایی عێراقەوە کە پێشتر پارەی لە ئێمە دەبڕی لە مانگی 6 مانگی 7 نزیکەی 600 ملیار دیناری لە ئێمە بڕی بە بیانووی هەندێک کێشە ئەوانە، بەڵام لە ئێستادا ئەو هەموو ئەو بابەتانە چارەسەر کراون. لیستی موچەمان ناردۆتە عێراق لە دوای 5 مانگ توانی ویانە سیدیەکانی ئێمە بخەنە سەر ئەو لاپتۆپانەی کە کڕیویانە بۆ سیدیەکانی بەچووکە کۆمپیوتەرەکانیان بەداخەوە، ینی ئەم حەقەتانە ینی پێم خۆشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بێ. حکوومەتی عێراق کۆمپیوتەرەکانی ئەوەندە کۆن بوو، سیدیەکانی داتاکانی ئێمە کە داتای پێشکەوتوو بوون پاڵپشت بوون بە داتا و زانیاری گرنگ سیدیەکانی نەدەخوێندەوە. ئێمە هەموو داتا و زانیاریەکەمان دێتە بەغدا و هەنجەتە پێمەوە دەگریتن. مامۆستا نەوزاد کە تەمەنێکی لە مامۆستایەتیدا بەڕێ کردووە دەڵێت دەبوو ئەمڕۆ وەزارەتی دارایی داوای لێبوردنی لە موچەخۆران بکردایە، چونکە بارودۆخی موچەخۆران زۆر خراپە و بەشێک لە مامۆستاکان پارەی هاتنەدەوامیان پێ نییە. دوای 72 ڕۆژ لە چاوەڕوانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کە خەڵکی لە قەیرانێکی سەختی دارایی ئەژینێستانێکە، ئەبوو حکوومەتی هەرێم بەلایانی کەم هەم دوێنێ ئەنجومەنی وەزیران بڕیاری بەلایانی کەم سەرفکردنی موسەی مانجی دەی بدابە کە ئێستا لە ناوەڕاستی خەریکە ناوەڕاستی مانجی 12 داین ساڵ تەواو دەبێتن، بۆ هەفتەی داهاتووش بڕیاری سەرفکردنی مانجی 11 دابە. بەڵام ئەمەی دوێنێکەوە ئەمەی ئەمڕۆ کەشکە وەزارەتی دارایی هەندێک داتا و زانیاریان باس کرد بەداخەوە هیچی جێگای ئومێدی خەڵک نەبوو، بگرە زیاتر خەڵکی ناڕازی کردووە، زیاتر خەڵک بێ ئومێد بووە لەم حکوومەت و لەم دەسەڵاتە. خۆشیان بڕوا بەم قسانی خۆیان ناکەن جگە لە پەردە پۆشکردنی هەندێک لە کەموکڕی و گەندەڵیەکانی خۆیان و لەو بێسەروبەری خۆیان کە بەداخەوە ئێمە حکوومەتمان نییە. ئەگەر حکوومەتمان هەبوایە وەزارەتی داراییمان هەبوایە نەئەبوو دوای 72 ڕۆژ بەنگاڵتە زاریە وەڵامی خەڵک بدەنەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ ژیان و گوزەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان سەختتر دەبێ و بازار سستر دەبێ. ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا، بەڵام نەداهاتی ناوەخۆی ڕاگەیاند نەڕاشی گەیاند کەی موچە دێتن و ڕۆژنامەنووسان پرسیاریان ئاڕاستەی وەزارەتی دارایی کرد، بەڵام ئامادە نەبوون وەڵامی هیچ ڕۆژنامەنووسێک بدەنەوە، بەڵکو کۆمەڵێک شتیان وروژاند کە لە لای موچەخۆران هیچ گرنگێکی نییە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.